کاتتان باش من ناوم شیرینە و من تەخەڕوجم کردووە لە بزنس لە تشک یونیڤەرسیتی. یەکێک لەو شتانە کە من بۆچی ئەم جامیعەم هەڵبژارد ئەوە بوو کە زۆرتر شتەکانمان بە عەمەلی ئەکرد کە زۆر شتێکی باشە ئەتوانین بچیتە دنیای ڕاستەقینەوە لە بزنسە. دووەم شت دەوروبەرەکەی بوو، دەوروبەرەکەی کواڵیتیەکیان پێشکەش ئەکردی و وایان لێ کردی زۆرتر دەرزەکان بە عەمەلی بکەیت. عملی واد لێ ئەکا ئەچیتە دنیای ڕاستەقینەی بزنسەوە یەکسەر. سێم شتیش لەبەر کواڵیتیەکەی بوو، کواڵیتیەکەی زۆر بەرز بوو، ئەتوانم بڵێم لە ئاستی جامیع عالمیەکانە بوو. بەهۆی تیشکەوە من توانیم بزنسی خۆم دامەزرێنم. من ئێستا بزنسی خۆم هەیە بە بۆنەی مامۆستا باشەکانمەوە لەگەڵ ئەوەی کە هەموو شتێکمان بە عەمەلی کردووە توانیم یەکسەر بچم ریسێرچ بکەم، دەست پێ بکەم. ئەو یەکێک بوو لە شتەکان کە منی زۆر پێش خست.